ئێستا کە لە دۆلاری سپی و دۆلاری شین لە بازاری ڕوبعەکە تا 300 دیناری فەرقە. بەعراقی چەکی دڕایە 20,000 15,000 فەرقە دۆلار هە دۆلارە. دۆلاری ئەمەری چییە؟ هاتە 39 عالم هەست بە 150 عشای دەفرۆش خۆ ناینتە خوارە عالەسا ئەوەی خۆیتی ئەگەر دۆلار چەند بێتە خوارێ مەسلحەتی خەڵکیە هەموو خەڵکە. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لە بازاری ئالوگۆڕی دراوم لە شاری هەولێر هاتۆم ئەمڕۆ دوایین زانیاریەکان لەبارەی نرخی دۆلار و ئەو جیاوازێکە لە نێوان دۆلاری سپی و دۆلاری شین هەیە و پرسیاری ئەوەش دەکەم کڕینی دۆلار بە دیناری سوور واتای چییە بۆچی جیاوازی هەیە لە نێوان کڕینی دۆلاری سپی و دۆلاری شین. نرخی دۆلار بە 143 بوو 300 بوو تقریبا ڕووی لە دابەزینە دیعاەکە لە وەزعی عێراق خراپ دەبی یان تشتێکی وا دەبی وەزعی سیاسی بڕێک تون دەبڕێک لەبەوەی بڕێک دۆلار عەرەکەی کردیگە ناو عەرەکەی ناکە ئەو بازاڕە نییە ئەو ئیشە نییە لە کاسبیەکەی دەستێک هاتەنە ئەو بازاڕێمە لۆ ئێران دەڕوا بەس لێرەوەیە لە هیچ جێیەکیوە نییە ئەو پارەی لێک جوایز دەکەن شین سپیەکەی شینەکە لۆ ئێران دەڕوا سپیەکە لێرە تقریبا فەرقە چێیە پاراقی چەکی دڕایە 20,000 15,000 فەرقە دۆلار هە دۆلارە دۆلاری ئەمەری چییە بە خۆما وەزعی سیاسی ئابووری ما بڕێک باشنی لە بە بودجێ ئەو مەعاشەی کە نایەتنەوەی بڕێک وەزعەکەمان خراپە ئستقلالیان کردێ لەسەر ئەو وەزعش لە واقعدا هەردووک دۆلارن هەردووک 100 دۆلارن هەردووش ئەمەری چینە بەڵام خەرکەکە لێرە ئەو فەرقەی دروست کردیا زیاتر باقەکانیش باقەکان دەرن ئەو دۆلارە سپیە وەرناگرین و ئیدی عەرقەلە لە بۆ خەرک دروست دەکەن ئەوە ئیشی حکوومەتە بیکە هەتا دۆلاری دڕاش دۆلاری دڕا یەک قیسی دڕایە تێپەچی گچکەی پێوەیە بەعەستەم وەکوونوکە دەرزیەک دڕایە باقەکان وەرناگرن حەوالات وەرناگری یعنی عەقی وایە حکوومەت چارەسەرێک لە بۆ ئەو کێشەیە بدۆستەوە. دیناری سپی و شین زیاتر لێرکوانە لە عێراق معاملەی پێوە ناکەن لە بەغدا زیاتر کەمتر بێ و دۆلارەکە دەگەوتە ئێرانە لێرەشی کێشەیەکی نییە کڕینی فرۆشتن نیوە بە نیوە دەڕواتن بە زیاتر لە بەغدایە لە ئێرانەیە ئەو سەری هەردایە دۆلاری شینەکەی وەرناگرن لە زۆر جیان وەرناگرن لێرکانەش وەرناگرن هەڵی ساز مۆدل قەدیمە و کەونترە ئەوەیە ئەگەر لە شاری مەیس مشکلێنێ نیوە بە نیوە دەڕوا لا وزێکی زیاتر لەو باقە ئالەیانە و فەرقەکەتیتە ناوی پارە سۆرەکە گچکەترە خۆشتر لەبەر چی دادنێ نزگەی 15,000 فەرقیە لەگە 5 25 زۆربەی باقەکان 5 لە خەڵکی وەرناگرن ئەو چێشکردنای کێشە چینێ پارە لە بازاری ما. وەڵڵاوە باقی جیهان و باقەکان کەوەیان لێکردیا پارەی سۆر نەبی وەرناگرن 25 50 وەرەقەچی بینی سۆر 25 ئەوی فەرقەچێ ئەوە بە باقەکان دەرەی لە 25 نەبی وەرناگریان 50 نەبی وەرناگرن ئەوی باقی جیهان و ئەوەکانی کڕینی فرۆشتنی ئالوگۆری سیارە دەکەن کە بە دینار دەفرۆشن سیارەی دەرە ئەو پارە نەبی وەرناگرن کە پارە لە دەست جەنابەت بی سپی تێبی فەرق کەمتر لێ وەردەگرن شینەبی بڕێک زیاتر لێ وەردەگرن بە 25 بە فەرقەچی وەردەگری بە 50 بە فەرقەچی وەردەگری بە 5 دینار هەزاریش فەرقەچی وەردەگری یعنی زەخت لە باقەکان بکە دۆلاری سپی و دۆلاری شین هەردووچی وەربگرن هەردووک دۆلارە هەردووک یەک وڵاتە هەردووک یەک سعرە ئەخە باشە بۆ ئەو ئێستاکە لە دۆلاری سپی و دۆلاری شین لە بازاری ڕوبعەکە تا 300 دیناری فەرقە دیناری سۆر سووکترە یعنی ئێستاکە بۆ نمونە یەک شەدە سۆر 25 ملیۆن مقابل بە 5 ملیۆن 5 شەدەی پێنجە لۆی لە ڕووی نرخەوە بە سۆر دۆلار هەرزانتر دەدرێ لە هەموو جێشی دەڕۆ پارەی سۆر ئەوانە فەرق پێ ناکرێت بەس زیاتر باقەکان فەرقان کردیا لۆی گچکەترە زیاتر دۆلاری پێدێتن لە بەغدا لە جێیتکە قەبارە گچکەتر لێ فەرقەچکەتە ناوەگەرە کێشە چینێ پارە ئاشورە ئەوانە زیاتر تاسیرە بووە ئەگەر هیچ کێشە چکەنێ بەس دۆلار بەخۆی بەعام هەرزانی زۆر بێەوە دیارە گرانی پێوە دیارە بەعام دۆلار بە 150 دۆلار گران نییە هەر گران نیە بە 150 خەڵک پارە هەیە بە 150 بکڕی زەرەر ناکە
دۆلارەکە هەرزانە سعرەکە هەرزانە هەرزانە بە جێرەی ئەو وەختەیە ئێستا گرانی بەو سعرانە دۆلار 150 باشە چلوانە ناوی لە چلوانە بی دەبی لە 50 ڕابۆستی کە مزیات سعری تەبی خۆی 50 بەرزی نرخی دۆلار لە بەرژەوەندی چیدا؟ لە کەسدانی هەمووی زەرێرا دا بە زیێرزانتر لە ئەرزانی باشترا بەس دۆ سەردەمەی لە 50 ڕابەسی لۆ خەلکی باشە زیاد و کەمیش نەبیتر 50 وە شوێ سعرەکی مناسبە ئێستا گران نای بەس ئەوانە ئێستا هاتە 39 عالم هەست بە 150 عشای دەفرۆش خۆ ناینتە خوارە هەلەسا ئەوەی خۆیتی ئەگەر دۆلار چەند بێتە خوارێ مەسلحەتی خەڵکیە هەموو خەڵکەت تاجیریش. لە بازاری ئالوگۆڕی دراو جگە لە مامەڵەکردن بە دراوە جیاوازەکان لە ئێستادا بۆنی ڕنگ لە نێو بازارەکە بووەتە شتێکی باو ئەویش بوونی ڕەنگی دۆلار و دینارە لە دۆلاردا دۆلاری سپی لەگەڵ دۆلاری شین جیاوازی لە مامەڵەکردن تێیدا هەیە و ئەگەر بتەوێت دۆلاریش بکڕێت بە دیناری عراقی ئەگەر دینارەکە دیناری سوور بێت واتە پارەکە لە جۆری 25,000 50,000 بێت فەرقێکی هەیە لەگەڵ ئەوەی کەوا دینارەکەت لە جۆری 5,000 و 10,000 بێت ئەم جۆرە بابەتانە لە نێو بازاری ئالۆگۆڕی درا بە شێوەیەکی گشتی لە 100 دینارەوە تاوەکو 250 دینار جیاوازی دروست دەکات لە کڕین و فرۆشتن و مامەڵەکردن بەم جۆرە دراوانە.